22 تەمووزی 2003 شوێن جەرگەی شاری مووسڵ. تەقەی ئۆپراسیۆنێکی گەورە و بەهێز ماڵێک ببووە ئامانجی ئەم ئۆپراسیۆنە. لە دوای 3 مانگ بەسەرهاتنی هێزەکانی ئەمریکا هیچ ئۆپراسیۆنێکی سەربازی گەورەی هاوشێوەی ئەم ئۆپراسیۆنە ڕووی نەدابوو. بە تەواوەتی بەرگری بەعس تێکشکا بوو. ئەمڕۆ هێزەکانمان بە یارمەتی هێزە تایبەتەکانی تیپی 150 ئاسمانی ئۆپراسیۆنێکیان دژی چەند کەسێک کە گومانمان کردووە پاشماوەی بەعز بن ئەنجامدا. ئەمڕۆ چەند گومان لێکراوێک کە ژمارە 2 و 3 لیستی داواکراوانی ویلایەتە یەکگرتووەکانن لە ماڵێکدا لە باکووری شاری مووسڵ خۆیان حەشاردا بوو کوژران. لەو ئۆپراسیۆنەدا 4 کەس کوژران و ماڵەکەیان پێچۆڵ کرا. عودەی و قوسەیش لە ناو مردوەکاندا بوون. فڕۆکە ئەمریکیەکان بە ئاسماندا دەفرین و لەگەڵ زەردەپەڕی بەیانی دەنگی تەقەیەکی زۆر بۆ چەند کاژمێرێک بەردەوام بوو. ئەمانە کێن؟ چۆن دەتوانن لەگەڵ هێزێکی وا گەورە شەڕ بکەن؟ ئەم شەڕە لە بەشی چەپی شاری مووسڵ ڕوویداوە لە گەڕێکێک بە ناوی فەلاحە. سەرەتا هێزەکە دەیویست بە چەند کەسێکەوە پەلاماری خانووەکە بدات، بەڵام بەرگریکردن ئەوەندە بەهێز بوو کە هێزەکەی شۆک کرد. ئاگریچەکی بەرگریکردن ئەوەندە بەهێز بوو هێرشبەرانی ئەمریکی داوای یارمەتی زیاتریان کرد. 100 کەسی تر بۆ یارمەتی هاتن لەگەڵ چەند کۆپتەرێک. لە نێو ماڵەی ئودەی و قوسەی خۆیان تێدا حەشاردا بوو 2 کەسی تریان لەگەڵ بوو. یەکیان مستەفا کوڕە گەورەی قوسەی بوو لەگەڵ شۆفیرە تایبەتەکەی ئەوانیش کوژان. ئەم ماڵە خاوەنداریەتەکەی بۆ کەسێک دەگەڕێتەوە کە ناوی نەوافل زەیدان بوو کە خۆی بە کەسێک لە عەشیرەتەکەی سەدام حوسێن دادەنا. على بيت الشيخ نواف الزيدان قامت القوات الامريكيه باقتحام البيت لە پاش لێکۆڵینەوەکە لە ڕووداوەکە دەرکەوت نەواف زەیدان لەبەر 15 میلیۆن دۆلار ئودەی و قوسەی داوە بەدەستەوە. لە دوای ماوەیەک وەک کاردانەوە براکەی نەواف بە ناوی سەلاح زەیدان لەلایەن بەعسیەکانەوە دەکوژێت و نەواف لەلایەن هێزەکانی ئەمریکاوە بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. هیچ زانیاریەک لەبەردەست نییە بۆچی ئودەی و قوسەی مووسڵیان هەڵبژارد، بەڵام چەند بۆچوونێکەیە. ئەوان بڕیاریاندا بوو بچن بۆ سووریا لە ڕێگەی مووسڵەوە. بە وتەی ئەمریکیەکان ئودەی و قوسەی پارەیەکی زۆریان پێ بووە، بەڵام تاکو ئێستا نەزانراوە بڕەکەی چەندە بووە. کوڕەکانی سەدام 2 کەسایەتی جیاواز بوون. ئودەی و قوسەی لە هیچ شتێکدا یەک نەبوون، تەنیا لە مردندا نەبێت یەک چارەنووس مەرگێکی هاوشێوە. وەک زۆر کەس باسی دەکەن کوڕەکانی سەدام هێشتا لە سەدام بەورەتر بوون بەوەی کە ئامادە نەبوون خۆیان تەسلیم بکەن.